چەند ڕۆژێکە مەترسیەکان لە ئەگەری ڕووخانی بەنداوی مووسڵ لە پاڵ شەڕی داعش و قەیرانی سەختیداراییدا بووەتە جێگەی نیگەرانی و دڵڕاوچەی عێراقیەکان. بەنداوی مووسڵ لە ساڵی 1983 لە دووری 50 کیلۆمەتر لە باکووری شاری مووسڵەوە لەسەر ڕووباری دیجلە دروست کراوە. ئەم بەنداوە کۆمەڵێک ڕاوێژکاری سویسری دیزاینیان کردووە و کۆمپانیایەکی ئاڵمانیش جێبەجێی کردووە. درێژی بەنداوەکە 3.2 کیلۆمەتر و بەرزیەکەی 131 مەترە. گەورەترین بەنداوی عێراق و چوارەم بەنداوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و دەوترێت لە ئێستادا ترسناکترین بەنداوی جیهانە. توانای ئەم بەنداوە بۆ گلدانەوەی ئاو دەگاتە 11.1 ملیار مەتر سێجاو، بەڵام هەر لەگەڵ دروستکردن و تەواوبوونیدا ئەگەری هەرەسێنانی هاتۆتە ئاراوە، چونکە لەسەر خاکێک دروستکراوە کە لە گەچ و کبریتی کالیسیۆم پێکدێت و بەردەوام لە ژێر گوشاری ئاودا دادەخزێت و دەکشێت. بەم هۆیشەوە ساڵانە پێویستی بە پڕکردنەوەی درز و شەقەکانی کۆنکرێتی خوارەوەی بەنداوەکە هەبووە بە چیمەنتۆیەکی تایبەت. بەهۆی کەمتەرخەمی حکوومەتەکانی عێراقەوە هەروەها بەهۆی ئەوەی لە 2 ساڵی ڕابردوودا ئەم بەنداوە کەوتە دەستی داعش، دوای ئازادکردنشی لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە بووە ناوچەیەکی ئەمنی و نەتوانراوە وەک پێویستکاری چاککردنەوە و چاودێری تێدا بکرێت. ئەمەش ئەگەرەکانی هەرەسێنانی بەنداوەکەی لە جاران زیاتر کردووە. هەندێک لە شارەزایان باز لەوە دەکەن لە حاڵەتی هەرەسێنانی بەنداوەکەشدا شاری مووسڵ بە تەواوەتی و لە ماوەی 2 کاتژمێردا دەبێت بەژێر 20 بۆ 40 مەتر ئاوەوە، لە کاتێکدا هێشتا 1,500,000 هاوڵاتی عێراقی لەم شاری بندەستی داعشدا دەژین. هەروەها مەزەندە دەکرێت پەنگاوی لافاوی بەنداوەکە لافاوێکی مەترسیدار لە شاری بەغدای پایتەخت دروست بکات بە بەرزی 4 مەتر و نیو. بەم پێش ژیانی دەوروبەری 9 ملیۆن لە خەڵکی پایتەخت دەکەوێتە بەر مەترسی، لە نێویشیاندا ژیانی کارمەندانی باڵوێزخانەی ئەمریکا. جگە لەوەش مەترسی لافاوەکە بەردەوام دەبێت لە زیان گەیاندن تا سنووری شاری بەسڕە. کۆی گشتی زیانەکانی هەرەسێنانی بەنداوەکەش لە حاڵەتی ڕوودانیدا بە مردن و ئاوەرەبوونی 5 ملیۆن هاوڵاتی عێراقی و هەروەها لە ناوچوونی لە 115 زەوی و بەرهەمی کشتوکاڵی و زیانی مادیەکانیشی بابڕی 200 میلیارد دۆلار خەمڵێنراوە. لەگەڵ ئەوەشدا 4 ساڵ کاتی پێویستە بۆ چاکردنەوەی ئاسەوارەکانی کاولکاریەکەی. لایەنە پەیوەنددارەکانی عێراق پێیان وایە ئەگەری هەرەسێنانی بەنداوەکە زیاد لە قەبارەی خۆی گەورە کراوە و کاری چاکردنەوەی بەنداوەکە ئێستا بە شێوەیەکی ئاسایی لە ڕێگەی 14 حەفارەوە بەڕێوە دەچێت. لە ئێستاشدا دۆسەی بەنداوەکە سپێردراوە بە شەخسی سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی. ئەویش ڕایگەیاندووە بەم نزیکانە کۆمپانیای بیانی پسپۆر بانگهێش دەکەن بۆ چاکردنەوەی بەنداوەکە. سەرباری ئەمەش عەبادی نەیشاردەوە ئەگەر تەقینەوەیەکی گەورە یان بوو مەلەرزەیەک لە نزیک بەنداوەکە ڕووبدات ئەگەری هەرەسێنانی هەیە. هەندێک لەو چارەسەرە بنەڕەتیانەشی دانراون بۆ بەنداوەکە 4 ملیارد دۆلاری تێدەچێت. ئەمە شتێکی مەحاڵە بۆ دۆخی دارایی ئێستای عێراق کە لە قەیرانێکی قوڵدایە. جگە لە پڕکردنەوەی شەق و درزەکانی بەنداوەکە، یەکێک لەو چارەسەرانی تر کە خراونەتە ڕوو بۆ دەربازبوون لە مەترسی هەرەسێنانی ئاڕاستەکردنی ئاوی گلدراوەیەتی بۆ دەریاچەکانی ڕەزازە و سەرسار لە ناوەڕاستی عێراقدا. بەڵام ڕێوشوێنێکی لەم چەشنە دەبێتە هۆی وشکردنی پانتایەکی زۆری زەوی کشتوکاڵی و دروستبوونی ناڕەزایی. لە بەرامبەر ئەمەشدا هێشتنەوەی ئاوەکەی مەترسیەکانی زیاتر دەکات، بەتایبەت کە تا دێت نزیک دەبینەوە لە وەرزی توانەوەی بەفری چیا سەختەکانی تورکیا